ئەمڕۆ باسی چەند حاڵەتێکی منداڵبوونی سەرسوڕهێنەر دەکەین کە زۆر دەگمەنن، وەکو یەکەم پیاوی جیهان کە دووگیان ئەبێ یان ئافرەتێکی بەتەمەن دوای چەندین ساڵ ئەو کاتنەوەیەکی دەبێ و دایکێک دوانەیەکی دەبێ کە یەکێکیان ڕەشپێستە و ئەوی تریان سپی پێستە و چەند حاڵەتێکی تریش ئەگەر گرنگی بەم بابەتە دەدەیت ئەوە دەتوانی تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت. بە براوەی $50 کارتی مۆبایل تەنها بە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆی بنووسن کە لینکەکەیم بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەچێتە تیر و پشکێکەوە بۆ بردنەوەی $50 کارتی مۆبایل. کاتێک کەناڵەکە دەگاتە 17,000 سەبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا و کارتەکان بەسەر 5 کەسیشدا دابەش دەکات. ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن، هەروەها کەناڵێکی زۆریش جوانە، هەمیشە لایڤ ڤیارەکانی تێدا دەکاتەوە. دڵنیابن لە سەبسکرایبکردنی ئەم کەناڵە پەشیمان نابنەوە. دایک و باوکێکی ڕەشپێز منداڵێکیان ئەبێ کە سپی پێستە و قژی زەردە و چاوی چیشینە. خۆیان خەڵکی نەیجیریان و ئێستا لە بەریتانیا ئەژین. ئەم حاڵەتە پزیشکەکانی سەرسام کردووە و خەریکی لێکۆڵینەوەن لەسەری، بەڵام هیچ کەسێکیان نەدۆزیوەتەوە لە باوانیان کە سپی پێز بێ و ئەمە شتێکی زۆر سەرسوڕهێنەر بووە. کاتێک دوو کەسی ڕەشپێز منداڵێکی سپی پێستیان بووە، زۆر لە موعجیزە دەچێت، بۆیە ناویان ناوە هاموچی واتە جوانی. دوو گریمانە هەیە بۆ ئەم حاڵەتە، ئەویش ئەوەیە یان ئەم منداڵە دژەخۆرە یان دایکەکە دڵسۆز نەبوو بۆ مێردەکەی و هەر کامێکیان بێ زانستی بۆ ماوەزانی نەیتوانیوە ڕاوەیەک بۆ ئەم حاڵەتە بدۆزێتەوە. ئافرەتێکی 7 ساڵانە دەبێ بە دایک، کامە شتێکی زۆر دەگمەنە. ئافرەتێک لەو تەمەنە ببێت بە دایک. ئەم ژنە پیرە لە ڕێگەی تۆوی دەستکردەوە 3000 نەشتەرگەری بۆ ئەنجام درا. لە ساڵی 2015 یەکەم و دووەمی سەرکەوتوو نەبوو، بەڵام لە سێم توانی ببێت بە دایک و هەروەها منداڵێکی هێنایە دنیاوە. بەڵام لە سەرەتادا زۆر بچووک بوو، لە دواییدا بە شێوەیەکی ئاسایی گەشەی کردووە. ئەم ژن و پیاوە 46 ساڵە هاوسەرگیریان کردووە، بەڵام منداڵیان نەبووە. دواتر خۆدا ئەم منداڵی پێیان بەخشی. دایکێک کە تەمەنی 24 ساڵە بەبێ قاچ و یەک دەست لەگەڵ هاوسەرەکەی بڕیاریاندا کە منداڵێکیان ببێ و خودای گەورە ئاواتەکانی هێنایە دی و هەروەها منداڵێکی پێیان بەخشی کە ئەمەش زۆر قورس بوو بۆ ئەو ئافرەتە، چونکە دوو قاچ و دەستێکی نەبوو. ئەو ژنەی کە 8 منداڵی بووە، نادیە سلێمان، سەرنجی زۆربەی ڕۆژنامەنووسەکانی جیهانی بۆ خۆی ڕاکێشا. ئەویش بەهۆی ئەوەی لە ساڵی 2009 توانی لە ڕێگەی تۆوی دەستگرتەوە بە یەکجار 8 منداڵ بهێنێتە ژیانەوە کە پێشتر 2 منداڵی هەبوو، ئێستاش 10 منداڵی هەیە. دایکێکی 7 ساڵە دوانەیەکی دەبێ. ژن و پیاوێکی پیر کە تەمەنیان لە نێوان 7 بۆ 77 ساڵیە ئارەزویان کردووە منداڵێکیان ببێ و خودای گەورە دوانەیەکی پێبەخشیون. ئەویش بە هەمان شێوە لە ڕێگەی تۆوی دەستگرتەوە بوو. بەڵام ئەوەی کە گرینگە ئەم ژن و پیاوە تەواوی سەروەت و سامان و مەڕووماڵاتەکەیان دانا لە پێناو ئەمەدا و هەروەها لە بانکیش قەرزیان کرد تاوەکو ئەم نەشتەرگەریە سەرکەوتوو ببێ و ئەوەی سەیرە ئەم دوو هاوسەرە دوو کچی گەورەیان هەیە و کچەکانشیان منداڵیان هەیە، بەڵام حەزیان لە کوڕ بووە و خودای گەورە دوانەیەکی پێبەخشیون. بچووکترین دایک لە جیهاندا سیلەر دایکێکی باڵا کورتە و خاوەنی 3 منداڵە کە بە بچووکترین دایکدا دەنرێت لە جیهاندا کە باڵای تەنها 37 سانتیمەترە. پزیشکەکان پێیان گوت ئەگەر دووگیان بی ئەوە دەمریت، بەڵام بە ئازایانە بەرەنگاری بۆیەوە و توانی 3 منداڵ بهێنێتە دنیاوە. ئەو لەسەر کورسێکی تایبەتی هاتوچۆ دەکا و شووی کردووە بە پیاوێکی باڵا بەرز کە باڵای 173 سانتیمەترە. ئەو ژنەی زۆرترین منداڵی خەڵکی لە سکیدا هەڵگرتووە کە 12 منداڵی بووە لە ماوەی 13 ساڵدا کە 3 دانەیان سیانن و ژمارەی پێوانەی شکاندووە لە هەڵگرتنی منداڵی خەڵکیدا و جارێکشی قسە دەکا بۆ کەناڵی EBC هەواڵیدا و دەڵێ کە سەرەتا وەکو دایکێکی جێگرەوە بۆ خەڵکی دەستم پێکرد نەمدەزانی ئەوەندە بەردەوام دەبم، بەڵام زۆر دڵخۆشم بەم کارە. وەکو زانراوە ئەم دایکە جێگرەوانە بڕی 25 بۆ 30,000 دلار وەردەگرن بۆ هەر منداڵ بوونێک، بەڵام ئەو دەڵێ زۆر قورسە چونکە مادەی کیمیایی دەکرێتە لەشتەوە و تووشی ڕشانەوە و سەرئێشە دەبی لە بەیانیاندا.
یەکەم پیاو کە منداڵی بوو تۆماس فیزی سەرنجی سەرچاوە هەواڵگیریەکانی بۆ خۆی ڕاکێشاوە کە یەکەم پیاو بوو لە ساڵی 2008 منداڵی بوو. تۆماس لە بنسینەدا ئافرەت بووە کە ناوی ساندنیۆ بووە، بەڵام لە تەمەنی 20 ساڵیدا ڕێگەزی خۆی کردووە بە پیاو، بەڵام لەگەڵ مانەوەی ئەندامە مینەکانیدا و لەگەڵ ئافرەتێک هاوسەرگیری کردووە و بڕیاریدا بوو کە خۆی لە زیاتی هاوسەرەکەی دووگیان ببێ، بەڵام دواتر لێی زیاد دەبێتەوە، ئەویش بەهۆی ئەوەی کە هەموو سەرۆت و سامانەکەی خەرج دەکا هەتا منداڵی ببێت. دوانەیە کە جیهانیان سەرسام کردووە، کەسیش باوەڕ ناکە کە ئەمانە دوانن، چونکە یەکێکیان ڕەش پێستە و ئەوەی تیران سپی پێستە و دایکیان ناوی ئەماندایە و سپی پێستە و باوکیان ناوی مایکڵە و هەروەها ڕەش پێستە. ئەلێکساندرا کیناڤا تەمەنی 24 ساڵەوە تووشی حاڵەتێکی سەیری دووگیانی بووە. لە سەرەتادا زۆر دڵخۆش بوو کاتێک بۆی دەرکەوت دووگیانە و دڵخۆشەکەی لە ڕادە بە دەربوو، بەڵام هەستی بە شتێکی سیر دەکرد لە سکیدا و بۆ جاری دووەم چوو سەردانی پزیشکی کرد و پزیشکەکە هەواڵێکی سەیری پێدا. ئەویش ئەوە بوو کە لە یەکەم پشکنیندا دەرکەوتە بوو کە تەنها یەک منداڵی لە سکدایە، بەڵام ئێستا بووە بە دوان و ئەمە هەواڵێکی سەیر بوو و دوای ماوەیەک دووبارە سەردانی پزیشکی کردەوە و هەستی دەکرد کە حاڵەتەکەی ئەو ئاسایی نییە و پشکنینیان بۆی ئەنجامدا دەرکەوت 5 منداڵی لە سکدایە و هەر 5 منداڵەکەشی هێنایە دنیاوە و پزیشکەکان دووپاتیان دەکردەوە کە دەیان ساڵە حاڵەتی لەم شێوازە ڕووی نەداوە. کام لەم حاڵەتانە سەرنجی تۆی ڕاکێشا ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.